باسر çorbayı basar. Varasıya sıfıra basar çorbayı basar. Varasıya sıfıra basar çorbayı basar. Van basar. Sara no amodel katinal ve Cesar. Lüsür mesar çılım şeri ve Cesar. Allere katakanım kır ve Cesar. Dev duan seydu kanakan ve Cesar. Alıyor seyri basar. Allah'a basar. Yava babka basar. Arşite basar. Allah'a basar. Güzel. Çorlara basar. Çorlara basar. Harba balım. Harba balım. Çori basar. Hadi. ئەم کەبەرە ئێمە بۆیە دامانناوە بۆ نمونەیە سایمەیشی زەیتونەکەی لەم دوکانەیە باشە ساری ئەم زەیتونە لە شوێنەکانی تر گرانترە تێگەی زەیتون بۆ نمونە شوێنی ترەیە بە 5 تا بە 6 هەمان زەیتون هەمان شەریکە ئێمە لێرە لەبەرەوەی بە جوملەی زۆرە یێنین کیلۆ زەیتونین بە 3000 باشە ئەم کەبەرێکە هاوارێکە لە کیلۆ زەیتونی 7000 بە 3000 لەبەر ئەوەیە خەڵکەکە بزانێ ئێمە هەرزانترە خۆی ڕاستە ئەم مکەبەرێ ئەلە بە 3000 جار هەیە کەسێ لەوێ نەخۆشە شتێی عاجبێ بەڵام ئێمەش کەسابەتەکەمان لەسەر ئەمەیە تێگەی چۆناییە دوان بازار وەرە بۆ ئێرە وەرە دوان بازار مکەبەرەکان زیاتر بۆ لە بازارە بەکاری هێنن بۆی مشتریەکان زیاتر بزان کە ئەم دوکانە چی لێ و بۆ ڕاکێشانی مشتری پێیان وایە کە سوودێکە بێ بالفعل تا حدێکیش سوودی هەیە بەڵام لەوانەیە بۆ مشتریەکەی سعاچکەر بێ لەبەرەوەی کاتێک کە تۆ شتێکت ئەوەیە بۆ نمونە خۆم بەسەرما هاتووە بەلای دوکانێکە ئەڕۆم کاو هاوارەکە هات زیاتر تەرکیزی مێشکمەچە لەسەر ئەوە چکە ئۆتۆماتیکی خەڵک زیاتر بەدەنگ ئەبیستە بۆنمە بۆ خۆم کە فرۆشیارێکم تست ئەەکەم لەوانەیە مشتریە بۆ ئیسعاج بێ بێزار بە بەڵام دوای چەند ڕۆژی گەڕێتەوە ئەلە بۆنەکەمانەوەی باش بوو و بۆنی خۆش بوو ئەوێت ئەم کەسابەتە ئەوەیە یعنی ئەوە نەبێ بۆ شتێکی تر بێت بەڵام مکەبەرە لێرە ئەمە ناو بازارە بازاری میلیە بازاری میلیش ئاوایە ئێستا تۆ شتێک لە بازار بە نرخی کەمترە فرۆشی بەڵام لەبەرەوەی تۆ زیاتر بفرۆشی بە مکەبەرە هاواری بۆکەی تشبيره في سويا اللوكية سادية كمارة مترية بدوسان براش باكر مترية بدوسان لەگەڵ زۆربوونی دانیشتوانە بەرامبەر بەوە دوکان و بازار زیابێ کەلوپەل و پێداویستی زیایە بەڵام هەنێک حاڵەت هەیە وەکەوەی کە مەسەلەن منافەسە یەکتری بکەن پێشێک دەنگی لەوەی تر زیاترەکە بۆی کڕیار ڕاکێشێ بۆ خۆی ئەمانە هەتا ئاسێکی معقول ئاساییە بەڵام نەک مکەبەرێک دانێت و لێوە مکەبەرەکە تەجیری کردووە ڕۆژی 25,000 جار لێ هاتەوە یعنی جاگەر تۆ تێ لە شوێنێکا بۆسی لەگەڵێکێکا قسە پێ بێت لێ نزیک بیتەوە جا گوێ لە یەکتریە بێ ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین یعنی کەسێک هەیە چاوە جێڕێ سەری شتێکەکە ئاسایی ئیکڕێ بەڵام بەو دەنگە بەردەی کە ئەو خەڵکی پێ ئیزعاج بکە ئەمە شتێکی زۆر دیاردەیەکی زۆر ناشرینە زۆر ناشارستانیە انواعك يا متري بدوس على ورينا انواعك يا متري بەڕاستی کێشەکە لەوایە
ئەمە هەر لە بازاڕەکانە نییە ئەمە کێشەکە لەوایە مەسەلەن ئەچیتە کۆڵانەکانەوە مکەبەرەیەک نییە دوان نییە سیان نییە کابرا جارە دەنگیشی ناساز و ناخۆش یعنی وای لێ کردووی وەخت و ناوەختیش نازانێت کە حساب بۆ ئیسراحەتی خەڵک ناکە ماڵی وا هەیە مەسەلەن نەخۆشی هەیە ماڵی وا هەیە مناڵی هەیە نووسووە یعنی تۆ لە ناوەختی نیوەڕۆیە گرمی قرچەقچی نیوەڕۆ مکەبەرەیەک هێناوە ئاخر سەوتت داوەتێ کاکە ئەمە خەڵک بێزارەکە باوەڕ بکە جاری وا هەوە سوپێ کردووە سیان بەیەکۆ بینیوە ئێمە ماڵەکەمان ڕووکن هیچ لێ هاتوو هیچ لێ هاتوو هیچ لێ هاتوتون کاکە هیچ نەبێ بەسەرە ئێستا کاشی من تۆتە دەنگەکەی نزم کەنەوە پەتاتەیە کوولەکەیە بامەیە پەڵپینەیە 2 کیلۆ پەڵپینە بە ئازار زیێزەرە زیبەری شێنێ زیبەری تووە 2 کیلۆ پەڵپینە بە ئازار ئەیانی کوردی زیێزەرە ڕای من لەسەر کەبرەکانی ناوبازار وەکو بێزاربوون زۆر لیان لەوانی ناوبازار بێزار نیم بەڵام زۆرجار لە ناو گەڕک و کۆڵانەکانە کە بەڕاستی و شوێنی ئیسراحەتی خەڵکە لەوانە بێزار بووم زۆرجار توانجیش میاوە بەڵام ئاگیان لێ نەبوو ینی هەر خۆم بۆ خۆم وتوم ئەمە شتێکی باش نییە ینی ڕستەکە لای خۆیە تۆ ئەوە دانی یا دایننی خۆی گەورە هەر ڕست بۆ نێر ینی پێویست ناکە تۆ سەعات 2 نیوەڕۆیە کاتی ئیسراحەتە خەڵک هاتووتەوە بە دەنگی بەرز بەم کەبەرەیەکەوە کۆڵانەگەڕی ئیسراحەت لە خەڵەتێکە بۆیە هەبوونی لە ناو بازارە تا ڕادێک احتیاجیە لە بەروی کەوتت بازار شوێنی کەسب و کەسابەتە بەڵام لە ڕاستیە لە ناو دوکان و کۆڵانەکان و گەڕەکەکانە من بە پێویستی نازانم ئێمە نزیکی 2 ساڵە بێ مکەوەرەمان داناوە موشتری زۆر ڕایکێشێ چکە ئێستا بۆ منە کابرا لە من باز دەیشی خۆمەکەم لەسەر و منەوە هەر لە فەرعی داستاوەکە ساڵی زەیتونەکە بە 5,000 بە 6,000 باشە بەڵام ئێستا دێت بێرە ئەڕوا ئەڵی کیلۆ زەیتون بە 3,000 بەم کەبەرەکە تێگەی کابرا یەکسەریە لێ هاان لێە بۆنە و باوچم لای بکڕم بە 3,000 تێگە لە برای خۆشناییە ئەمە ئیشی بازار ئاوایە تۆ ئێستا بەدەم هاوار کە من کیلۆ زەیتون حەوەدانێ زۆر لە مکەبەرەکەی ئاشتر بم چکە تۆ ئەلێیت من بە قایمی هاوارەکە حەوەزاری بە 3,000 من بە تۆیە تۆش لۆژەی بەس مکەبەرەکە لەسەر یە قیاسی سەوتی وەساوە نەیس ئاژە زۆر ئەوەیە خەڵکەکە ئەها بێت بە مێشکە بەس ئەگەم قیژێنم ێستا بڵم بە 3,000 لەوانێت تۆ ڕاکی هەیە ئەوانە بە قەوت بێن بەگوێتە کۆمەڵە شتی ترمان گوێ لێ بێ بۆ نمونە ئەڵێ وەرە گوڵی گوڵم بۆ هێناون یان بەلای قەسابەکان جاروای ڕۆشنکەتی بەرخەوەرە بەرخی لەیە و کۆمەڵە شتی تریش شتێکی کە زۆر سەرنج ڕاکێشاوم ئەو شمشاڵی خالەمەڕەیە کە بۆ غاسفرۆشەکان دایانناوە ئەوە شتێکی خۆشە بەڕاستی زۆر جا مێشک ئیسراحەتی پێکا بەڵام سەوتی خاسەکە خۆی نە دەنگۆێڵێ هەیە بە حەیرانەوە ئێڵێ هەیە ئەمە یعنی ئەمە نازانم دیاردەیەکی زۆر پێکەنی ناویە یعنی سەیریکە یەک دیارینی ئەمەگە شتەکە دووبارە بۆتەوە ئێستا مناڵ لە ماڵەوە کە بانیەکەیەکەڵە بامەیە تەماتەیە کوولەکەیە باینجانم ئەی مناڵەکان ئەوە گەن فێری ئەو ئەی نەبوون لە ئێستاوە هاوارەکە ئاویشان کەڵاتە سەنە